بۆچی ئێمە برانم لە ڕەمەزاندا شتێکی زۆر یعنی یەکێک لە خۆشترین کاتەکان و ساتەکان ڕەمەزان ئەو کاتێک کە تۆ ڕۆژەکەت دەشکێنی وانە بۆ چێژی هەیە بۆ ئەو چێژە زۆرەی هەیە هەمان خواردنە وانە ئێمان خواردن نیە هەمان خواردنە یعنی تەنانەت بە غەیری ڕەمەزان من ڕۆژە بووە یەک جەمم نان خواردووە بەڵام هێشتا ئەو چێژەم لێ نەکردووە کە بۆم لە ڕەمەزاندا ئەو جەمەی کە ڕەمەزان چێژی لێ دەکەم باشە یعنی بۆ ئەو چێژەی هەیە لە ڕەمەزاندا هۆکارەکەی یەکشتە برانم لە بەرۆی خاڵیسەن مخلیسەن ئیخلاسن ڕاستەوە ڕاستگۆیی بەبێ فێڵ و فرد تۆچی بەبێ فێڵ و فرد تۆچی دەزانی بە ڕۆژوو بێ و ڕۆژە برسی بووی ئێستا چی ئێستا لە پێویستیان لە دەرەنجامی خۆماندووکردنی خۆتەوە پاداشتەکەی خۆت وەردەگری کە خواردنەکەیە باشە خۆ عەقڵی ئینسان ئەوە نازانێ عەقڵی ئینسان ئەمە نازانێت ڕوحی ئینسان هەست بەمە دەکا بەڵام عەقڵی ئینسان ئەوە نازانێت کە تۆ ئەم خواردنە دەیخۆی تۆ ڕۆژوو دەشکێنی بەڵکو مێشکی ئینسان تەنیاوە دەزانێت کە برسی بووە پێویستی بە پڕکردنەوەی وەکو سیارێکی یاسایی سارێک دەڕوا بنزینی لێ دەبڕێ نازانێت بنزینی لێ بڕاوە دەکوژێتەوە هیچ ناکە تاو ئەمما عیلمی ئەوەی نییە کە بڵێ هاوارکە بڵێ بنزینم لێبڕا بنزینم تێکە لە فڵان بنزین خانە شتیوان نییە بەڵکو چی هەیە ئەوە هەیە کە بنزینی لێبڕا تۆ بنزین تێدەکە هیچترنە مێشکی ئینسانیش هەرەماشتە ئەمماوەی ئیدراک بەم چێژە دەکات ڕوحی ئینسانە بۆیە هەموو شتێکی تر هەموو ئەوەی کە ئینسان چێژی پێ دەبەخشێت چێژ بە ئینسان دەبەخشێت ڕوحی ئینسانە ڕوحی ئینسانیش ئەم کاتە چێژ بە ئینسان دەبەخشێت کە میسانە ڕازگۆ بێ لەگەڵ خۆی کە لە چوارچەوەی ڕوحیدا بمێنێتەوە نەک ببووێ بە مادی بە ئینسانێکی مادی